قەزای قەرەداغ لە ڕووی هەڵکەوتە جوگرافیا و کەوتۆتە نێوان سەنگا و شارەزور و گەرمیانەوە بە چیاکانی سەرگرمە کە سلسلەی سەرگرمە درێژە بێتەوە تا شاخی زەردە و شاخی بازیان و شاخی گڵە زەردە کەمە وەکو مسەلەسێک وایە قەرەداغ لە نێوانیاندا ئەمەیە لەلایەک لای کەشەوە لە ڕووی جوگرافیاوە لە دووری 40 کیلۆمەتر لە باشوور ڕۆژاوای شاری سلێمانیەوەیە و لە ڕۆژەڵاتیەوە باوەخۆشیێن و دەربەنیخانە لە ڕۆژاواشەوە ناوچەی سەنگا و بەکرەجۆ و چەمچەماڵە و لە ناوەندی قەزای قەرەداغشەوە و ناحیەی سوێسوانیان شەکێتە بەشی ڕۆژهەڵاتیەوە. لە ڕووی ئیداریشەوە ناوەندی قەزای قەرەداغ ئەبێ بە دوو بەشەوە ناوەندی قەزا کە لە 68 گوند پێک دێکێتەوە سەر قەزا قایمەتی قەزای قەرەداغ و 18 دێشمان هەیە ئەکێتە سەر ناحیەی سوێسوێنان ئەمە لە ڕووی ئیداری و کارگێڕیەوە کارێکیان ئەرک و فرمانی خۆیان لە ڕووی ئیداری و کارگێڕیەوە جێبەجێ دەکەن و سەر بە ناوەندی قەزان.